گۆری بەرنامە گفتوگۆ دەکەین باس لە 450 ساڵی گرێبەستە نەوتیەکانی نێوان هەرێم و تورکیا دەکەین و هاوکات با بڵێن پێگەی هەرێمی کوردستان لە دوای بڕیارەکەی دادگای ناوپشیوان لە پاریس و ئەو ڕێکەوتنەی کە لە دوای ئەو بڕیارە لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد کراوە چارەنووسی بەکوێ دەکات لە هەندێک شوێندا ناڕوونی بەم ڕێککەوتنە یاخود بەم گرێبەستی لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی عێراق و هەرێمدا هەیە ڕوون نییە بە تایبەتیش بابەتی خاص تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز بەهجەت ئەحمەد ڕاوێژکاری ڕاگەیاندنی یەکێتی بۆزە کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە ستۆدیۆ میوانن کاک بەهجەت سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی زۆر سپاس سەرتا لە چارەنووسی 50 ساڵەی گرێبەستی نەوتی هەرێم و تورکیا دەست پێ بکەین ئەم گرێبەستانە چارەنووسیان بەکوێ دەگەن بەڵێ زۆر سپاس بۆ جەناب و سپاس بۆ کورساتی نیوزی عزیز بۆم دەرفەتە طبیعی حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی کە بڕیاریدا نەوت هەناردە بکات تقریبا لە دەوری ساڵی 2009 کەیترە و کاتە هەرێمی کوردستان بڕیاریدا کە نەوتی خۆی هەناردە بکاتە دەرەوە گرێبەستێکی کردووە لەگەڵ وڵاتی تورکیا بۆ فرۆشتنی نەوتەکەی لە ڕێگەی تورکیاوە طبیعی ئەم گرێبەستێکی حکومی نییە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی بەڵکو لەو کاتەدا بەرپرسێکی باڵای لایەنی ترک لایەنی پارتی کە چوونەتە تورکیا و لەگەڵ وەزیری سامانە سروشتەکانە لەوێ گرێبەستێکیان ئەنجام داوە لەگەڵ حکوومەتی تورکیا و تەنانەت ناوەڕۆکی گرێبەستەکە لەو کاتەدا بۆ حکوومەتی هەرێمیش ڕوون و ئاشکرانە بوو کە چیان کردو چۆنیان کردووە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی کە دەرکەوتووە لە ئەم ئەخیرانە لەسەر گرێبەستەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمیان پابند کردووە بەوەی کە ئەو نەوتی کە دەیفرۆشێت داخود ئەو نەوتەی کە لە ڕێگەی تورکیاوە هەناردەی دەکات و دەفرۆشرێت دەبێت بە سعری داشکێنرا و بدرێ بە کۆمپانیای بوتاشی تورکی و ئەوانش لە ڕێگەی خۆیانەوە جارێکە بیفرۆشت و قانزاجێکی باشی لێ بکەن کە ئەمێش بەڕاستی لە ماوەی ڕابردوودا تەنانەت لە راپۆرتەکانی کۆمپانیای دیلۆتیشە لە ساڵی 2007 کە دەرچوو بە شێوەیەکی بەردەوام هەتاوەکو کۆتا راپۆرتی کۆتایی ساڵی 2022 دەرچوو دەرکەوت کە هەرێمی کوردستان لەو ماوەیەدا لە بینی $10 هەتاوەکو $25 بە شێوەیەکی بەردەوام نرخەکەی لە خوار نەوتی عێراقیشەوە بوو کە فرۆشتوێتی و ئەم داشکاندنە گەورەی ئەو کاتە وا ئیدعا دەکرا کە بەهۆی فشارەکانی حکوومەتی عێراقەوەی و بەهۆی ئەو بڕیارانەوەی کە دەرچوو بەڵام دەرکەوت ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە ئەم بڕیارە هەبوو ئەم ڕێکەوتنە هەبووە لە بینی هەرێم و لە بینی نەک هەرێم لە بینی تیمی پارتی لەناو حکوومەت لەگەڵ تورکیادا و ئەم داشکاندنە ڕۆیشتۆ بۆ تورکیا ماوەی ئەم چەند ساڵە باشە دوای ئەمە بابەتەکە چارەنووسی ئەم ڕێکەوتنانەی کە لە هەنێک شوێندا کەم و کورتی زۆری تێدایە بکوێ دەگات بەڵێ خۆی دوو بابەت هەیە یەکەمیان ئەو گرێبەستانی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لەگەڵ کۆمپانیا بیانەکان لە ماوەی ڕابردوودا تقریبا نزیکەی دەوری 43 گرێبەستی ئەنجام داوە و بەشێکی تریشیان ئەم ڕێکەوتنی ئەخیرە کە هەرێمی کوردستان ئەم لێک تێگەیشتە نەک ڕێکەوتنە لێک تێگەیشتنە بۆ ڕادەستکردنی نەوتی هەرێمی کوردستان بە کۆمپانیای سۆمۆ بۆ جێبەجێکردنی بەشێکی بڕیاری مەحکەمەی ئیتیحادی کە پارساڵ دەرچوو لە 15 طبیعی گرێبەستەکانی هەرێمی کوردستان بەپێی بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی هەمووی هەڵۆشاوەتەوە هەمووی کۆتاییان پێهاتوو ئیلغا کراوە چونکە تەنانەت گرێبەستی 50 ساڵەکەش هەڵۆشاوەتەوە لەبەرەوەی لە بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادیە کە هاتووە بەڕوون و ئاشکرا باسی ئەوەی کردووە کە إلغاء العقود مع الشركات والدول يعني بم نصبم عبارات والله همو هلوشان همو قريب بس كان ككردوتي لقى الشركات ولقى الدوليش كدول كما بس براسي تركيا كأو قريب بس تيادا كراو وحكومة العراق برشاندي هەرێمی وتووە کە چوونەتە ئەوێ قسەیان لەگەڵدا کردووە بە شێوەیەکی ئاشکرا ئاگدار کراون کە حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک ملزەم نابێت بەم گرێبەستانەوە ئەم گرێبەستانە کە کراوە ئەم گرێبەستانش دەبێت جارێکی تر ڕێک بخرێنەوە لە چوارچێوەی سیاسەتی گشتی نەوتی عێراق و لە چوارچێوەی دەستوری عێراق جارێکە دەبێت ڕێک بخرێنەوە کە حکوومەتی عێراق بە هیچ شێوەیەک ڕێگە بە گرێبەستی جۆری PSC نادات ئەمانەی کە هەرێمی کوردستان کردوێتی و گرفتی گەورەش دروست دەکات میرەبان خان ئەمە کە
ئەم کۆمپانیانە ئیشیان کردووە بۆ حکوومەت ڕاستە و لە مانگی دەی پاریشەوە هەتاوەکو ئێستا هیچ کۆمپانیایەک لەم کۆمپانیانە پاریان وەرنەگرتووە کە ئەمانش قەرزێکی کەڵەکەبووی گەورە دروست بوو تەنانەت لە کۆبوونەوەکەی دوێنێشەکە کراوە لەگەڵ حکوومەتە کۆمپانیەکان ئەمان بە ئاشکرا بە تیمی پارتی وتووە کە ئەم مشکلی کە هەیە دەبێت چارەسەر بکری ئەم قەرزانەی ئێمە بەرەو چۆ دەڕۆ چارەمە بەرەو چۆ دەڕۆ کاک بەهجەت ئەوەش پرسیاری من بوو کاتێکە با بڵێن لێک تێگەیشتن کراوە کێسە دەکرێت ئەم ڕێکەوتنی لە نێوان هەرێم و بەغدادا هەیە جارێ هیچتە گۆڕانکاری دیکەی بەسەردادیان لێک تێگەیشتنەکە و پاشان لە چوارچێوەیەکی گشتیدا جارێکی دیکەم خاڵانە گۆڕانکاری بەسەر دێت و بردی قسە و گفتوگۆی لەسەر دەکرێت لە نێوە ئەم بابەتەیە باز لە قەرزی کۆمپانیەکانی هەرێمی کوردستان نەکراوە ئایا ئەگەر بێت و ئەم قەرزی ئەم کۆمپانیانە هەرێمی کوردستان بیداتەوە ئەمە بارگرانی زیاتر لەسەر ئابووری هەرێمی کوردستان دروست ناکات خۆی دوو جۆر قەرزیشمان هەیە قەرزەکان کە کەوتۆتە سەر هەرێمی کوردستان ئەوەیە کە ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێم چووە بە پێشوەخت نەوتی فرۆشتۆ بە کۆمەڵی کۆمپانیا و ئەم کۆمپانیانە نەوتەکەی نەداوە پیان تقریبا نزیکەی دەوری 3 میلیارد و کەسرێکە بە پێی راپۆرتەکانی دیلۆجیش کە ئاماژەی پێدراوە ئەم کۆمپانیانە ئێستا داوای نەوتەکانیان دەکەن وەکاتی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە سعری داشکێنرا و نەوتەکەی پێداون ئێستا سۆمۆ مستعید نیە بۆ سعرە بیانداتەوە لە ئەخیر جاریشە پیان وتون بۆ دانیشتێکیشیان کردووە لەگەڵ ئەو کۆمپانیانە لەگەڵ کۆمپانیای سۆمۆ دانیشتن کراوە و بە ڕوونیش پیان وتراوە بەڵام تقریبا کۆمپانیەکان گەیشتونەتەوە قەنەعەتەیە بە سعری سۆمۆش پیان بدرێت هێشتا هەر بۆی نەجاتیان بێت لەم دۆخە و لەم کێشەی کە تووشیان کراوە نەجاتیان بێت یعنی تقریبا ئەوەی کە من ئاگدار بم لێک تێگەیشتنێکە لە بینی ئەو کۆمپانیانە و لە بینی سۆمۆ کە بە سعری ڕسمی عێراق پیان بفرۆشتێت و جیاوازەکەی بدەن ئەمە وەکو ئەمە وەکو ئەو قەرزانش کە ئێستا باسم کرد کە لەگەڵ کۆمپانیەکان ئیشیان کردووە تەنانەتی ساڵی 2022 لە مانگی دەوە حکوومەت نەیتوانیوە شایستەدارایەکانی خۆیان بداتێ و نەیتوانیوە ئیلتیزاماتی خۆی بەرامبەر کۆمپانیەکان جێبەجێ بکات کە ئەمەش کاریگەری هەبووە لەسەر دابەزینی ئاستی و بەرهەمێنان لە هەرێمی کوردستان و لەگەڵ دروستبوونی کێشەی مالی بۆ کۆمپانیەکانیش چکە و کۆمپانیانش پارەکانیان قەرز کردووە لە دەرەوە لە بانقە جیانەکان قەرزیان کردوێنانە کێشەی دارایش بۆ ئەوان دروست بووە کە هەتاوەکو ئێستا ئەمە چارەسەر نەبووە و ئەگەر بێت و حکوومەتی عێراق نەچێتە ژێرباری ئەوەی کە ئەم قەرزانە بداتەوە بەم کۆمپانیانە و شایستەدارایەکانیان بداتێ گرفت دروستە بێت بۆ جارێکی کە دووبارە بەرهەمهێنانەوە لە هەرێمی کوردستاندا ئەمە خاڵێکی گرنگە و خاڵێکی گرنگتر لەوەش بەڕاستی ئەو کۆمپانیانە داوای شایستەدارایەکانی خۆیان لە هەرێمی کوردستان دەکەن و حکوومەتی هەرێمی کوردستان ناچارە بێت ئەو کاتە لەو بەشە بوجی کە لە بەغداوە بۆی دێت قەرزەکانی بداتەوە و بارگرانێکی گەورەتر خاتە سەر شانی خەڵکی کوردستان. بەڵێ کاک بەهجەت بابەتێکی دیکە هەیە کە تا ئێستا لە نێوان ئەو ڕێکەوتنی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد هەیە لە بەشێکیان ناڕوونە بە تایبەتی کە پەیوەندیدار بە غازەوە بەڕێستان چۆن لەم بابەتە دەڕوانن ئایا ئەمە ڕوونە باستی لێ کراوە؟ بەڵێ خۆی بابەتی غاز لەبەرەوەی کە جیاوازە لە نەوت و غاز دوو بابەتی جیاوازن هەتاوەکو ئێستا لەناو ئەو لێک تێگەیشتنەی کە حکوومەت کردوێتی لەگەڵ بەغداد تاوەکو ئێستا ئاماژە بە بابەتی غاز نەدراوە و غازیش لەبەر ئەوەی کە ئێمە هەناردی دەرەوەی هەرێمی کوردستانمان نییە ئەو غازی کە هەمانە تەنانەت بەشی ناوخۆی هەرێمی کوردستانیش ناکات بەشی پێداویستەکانی ناوخۆش ناکات هەتاوەکو ئێستا حکوومەتی هەرێم لەگەڵ بەغاد نەگەیشتوەتە ڕێکەوتنێکی تەواو لەسەر بابەتی غاز و لە بیریشمان نەچێت ڕێکەوتنی غاز لەگەڵ حکوومەتی عێراقدا حکوومەتی عێراقیش ئێستا تقریبا وەکو دەڵێت تەڕەویز دەکات خۆی لەو بابەتە بدات لەگەڵ ئەماندا چونکە دەزانێت بڕیاری غاز لە لای ئەوان نییە لە لای تیمی پارتی نییە لە ناو حکوومەتی هەرێمدا بەڵکو بڕیاری غاز لە جێگەیەکی ترە و دەبێت بە ڕەزامەندی لایەنی تر هەیە کە لە ناو هەرێمی کوردستانە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەبێت ڕەزامەندی بدات و بەو شێوەی کە مامەڵە لەگەر نەوتا کراوە بەو شێوەی کە دۆسیی نەوت تاڵان فرۆش کراوە بەو شێوەی کە سەدان کێشە و سەرێشەی بۆ خەڵکی کوردستان دروست کردووە بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت کە غاز ببێتە مای گرفت و سەرێشە بۆ خەڵکی کوردستان. بەڵێ کاک بەهجەت لەو گرێبەستەی کە کاری لەسەر کرابوو لە پێشتر لە نێوان
هەرێمی کوردستان و تورکیا و ئێستا بە دیوێکی دیکە دەبێت هەرێمی کوردستان یاخود با بڵێن تورکیا بە دیوێکی دیکە مامەڵە لەگەڵ ئەم گرێبەستانە دەکا یاخود پابند بێ مولزەم بێ بۆ گرێبەستەی بۆ بڕیاری کە ئێستا پێویستە ینی لەژێر عێراقدا ئەم بابەتە هەناردە بکرێنەوە هەناردە بکرێت. تورکیا تا ئێستش با بڵێن داوای دانوستان و بەرچاوڕوونی زیاتر دەکات. اینجا پابند دەبێت. لەم ڕۆوە تورکیا چۆن دەتوانێت هەماهەنگی بکات لەگەڵ عێراقدا؟ خۆی تورکیا کۆمەڵێک میهرەبان خان کۆمەڵێک کێشەی هەیە لەگەڵ حکوومەتی عێراقدا بۆ مەسەلەی نەوت. ئەو خۆی تورکیا بەپێ ئەو بڕیارەکەی محکمەی تەحکیمی نێودەوڵەتی لە پاریس کە دەرچوو بوو من بڕیارەکەم کۆی بڕیارەکەم خوێندەوە تورکیا لە بەرامبەر عێراق کۆمەڵێک داوای هەبووە کۆمەڵێک داوا پارە و کۆمەڵێک ڕسوماتی کاتی خۆی لە ساڵی 90ەکانیشەوە کە عێراق بەهۆی گەماروی ئابووری بەهۆی ئەمانەوە کە نەیتوانێت ئیلتیزاماتی دارایی خۆی جێبەجێ بکات عێراق تورکیا داوای ئەمانەی کردوێتەوە لە مەبلەغی پارەکەی عێراق کە بۆی دانراوە لەو قەرەبەوە کە بۆی دانراوە داشکێنراوە. پارەکەی عێراق ئێستا کە هاتوۆتە سەر تورکیا ملیارێک و 471 ملیۆن دۆلارە بە دقیقی. ئەم مەبلەغە پارەیە تورکیا سا لەگەڵ ئەمەشە کێشەی هەیە. تورکیا لەگەڵ ئەمەشە کێشەی هەیە چۆن لەگەڵ حکوومەتی عێراق تاوەکو ئێستا نەگەیشتە لێک تێگەیشتن بۆ ئەم پارێت چۆن بداتەوە ئەم پارێت چۆن بدات تاوەکو ئێستا تورکیا خۆی بە خاوەن قەرز ینی بە قەرزار نازانێت بەرامبەر بە عێراق و خۆی لە کۆمەڵ حاڵەتیشا بە مافخراوە زانێت چونکە تورکیا بەپێی ئەو ڕێکەوتنانی کە کراوە لەگەڵ حکوومەتی عێراق لە ساڵی 1970 هەتاوەکو ساڵی 2002 کە چەند جارێک ئەبدەیتی ئەو ڕێکەوتنامەیە کراوەتەوە لە بینی عێراق و لە بینی تورکیادا وا کراوە کە تورکیا تەماعی لەوەدا بۆ کە زۆرترین نەوت لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکرێت و زۆرترین قازانجیش بکات. بەڵام ئێستا کە بەهۆی دۆخی عێراقەوە کە بەسەری هاتوو بەهۆی شەڕی کەندا و بەهۆی هاتنی بەهۆی 2023 بەهۆی گەمارۆکانی ئابووری بەهۆی هاتنی داعش بەهۆی ئەم مەشاکیلانەکە هات ئەم ڕێکەوتنانە نەتوانراوەکو خۆی جێبەجێ بکرێت. بۆیە تورکیا ئێستا خۆی بە مەغدوور دەزانێت و خۆی بە شایستی ئەوە نازانێت کە ملیارێک و 471 ملیۆن دۆلار قەرەبووی عێراق بکاتەوە هەر بۆیە ئێستا تقریبا ئەتیجاهی تورکیاش و عێراقیش بەرەو ئەوە دەڕوات کە جارێکی تر بابەتەکان بردنەوە بەردەم دادگایەکی نێوژیوانی نێودەوڵەتی تاوەکو بتوانێت حەلی ئەم بابەتیان بۆ بکات و ئیلزامی هەردوو لا بکات بە جێبەجێکردنی بڕیارەکەی محکمەی پاریس. بەڵێ کاک باشتر دیارە ئەم ناڕوونیانە لە گرێبەستەکاندا هەیە و داواکاری لایەنەکان بۆ نمونە تورکیا بۆ نمونە عێراق لەم بابەتدا هێشتا نەگەیشتووەتە بنبەست و دەستێوەردانی وڵاتانی دراوسێ و لە هاوکاتیش وڵاتە زلهێزەکان دەکرێت بڵێ ئەم هەموو ناڕوونی و کێشمە داهاتووی وزە لە کوردستاندا دەبێتە داهاتوێکی گەش ئەو ئومێدەی لێ چاوەڕوان دەکرێت خۆی بە سەریحی بە جوابی جەناب بم و بۆم پرسیارت یعنی ئەوەی کە هەرێمی کوردستان مامەڵی کردووە لەگەڵ دۆسیی نەوتەوە بەو شێوە ناشەفافە بەو شێوە ناڕێکوپیەکەی کە مامەڵە کرا لەگەڵ دۆسی نەوتە و وای کردووە کە دۆسی نەوت بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە ئاسوویەکی گەشی نەبێت یعنی بە سەراحەت لەبەر ئەوەی کە قەرزێکی زۆر مەشاکلێکی زۆر و لەگەڵ ئەوە نەوتێکی کەم کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە یعنی ئەوان یەکەم جار وا دایان نابوو وا تەخمینیان کردبوو کە هەرێمی کوردستان خاوەنی 45 ملیار احتیاطی نەوتە بەڵام ئێستا دەرکەوتۆ 3.7 هەیە یعنی ئەم کەمیەتە کەمەی نەوت بەرامبەر بەو قەرزە زۆرەی کە هاتۆتە سەر هەرێمی کوردستان و بەرامبەر بەو خەرجە زۆرانشی کە کۆمپانیا کردوێتی و کۆمپانیەکان کردویانە بەبێ ئاگداری حکوومەت و ئێستا بۆ بە ماڵ لەسەر حکوومەت وای کردووە کە دۆسی نەوت لە هەرێمی کوردستان ئاسوویەکی گەشی نەبێت وای کردووە کە نەوت نەتوانێت لە هەرێمی کوردستانە ببێتە فاکتەرێکی خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان و بۆیە ئەم لێکەوتانی ئەم مەشاکیلانی ڕابردووی نەوت و ئەم مامەڵە هەڵە زۆر گەورانی کە کراوە لەگەڵ دۆسیی نەوتە هەتاوەکو چەندین ساڵی داهاتوش بەڕاستی کێشەکانی بەردەوام دەکرێت هەڵەکە لە مەودایەکی کەمدا ڕاست بکرێتەوە زەحمەتە ڕاست بکرێتەوە لەبەرەوەی ئەم هەڵانە کە کراون لێکەوتەی دارایی گەورەی لێکەوتوێتەوە ئەمە یەک دووهەمیش ئەو احتیاطی نەوتەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و پێشتر داتای هەڵیان دابوو زۆر کەمترە لەوە بۆیە من بە بۆچوونی من تەسەوەر ناکەم ئیلا
دەبێت لەگەڵ حکوومەتی عراق بگەنە ڕێکەوتنێک ڕێکەوتنیشی کۆنکرێتی باش کە بتوانێت چارەسەرێکی ئەم دۆخە بکە ئایجینە ئایندەیەکی باشی ناوێت. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ باجد ئەحمەد ڕاوێژکاری ڕاگەیاندنی یەکێتی بۆ زە سپاس بۆ بەڕێستان کامادەبوون.